دوو ساڵ بەسەر کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە تێپەڕ بوو، بەڵام هێشتا دادگاکانی هەرێمی کوردستان هیچیان لەسەر دۆسیەکە نەوتووە، کەچی ئێستا هەندێک لە کادیرانی پارتی و گۆڕان یەکتری بە کەمتەرخەم و جێهێشتنی شنگال تۆمەتبار دەکەن. لە چاڵڕۆژی کۆنتڕۆڵکردنی شنگال ڤیان دەخیل، پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عێراق لە گەشتی هەواڵەکانی NRT ڕایگەیان دەبێت لەسەر دۆسی شنگال لێپرسینەوە لە مستەفای سەید قادر وەزیری پێشمەرگە بکرێت و دەشپرسێت بۆچی تا ئێستا لەسەر ئەو دۆسیەیە لە سێدارە نەدراوە. وەزیری پێشمەرگە الوی وەختی وەزیری پێشمەرگە بوو بێ محاسبەکردن الداخلی شنگالێ، هەکە ڕاستە پێشمەرگە شنگال بجێهێشتن لازمە وەزیری پێشمەرگە بێ محاسبەکردن، هەتانو کە وەزیری پێشمەرگە وا بازدایە هەکە پێشمەرگە شنگال هێلانە بۆچی هەتانو کە وەزیری پێشمەرگە نەهاتیە ئیعدامکردن. لێدوانەکەی ئەو پەرلەمانتاری پارتی لە ڕێگەی NRTەوە کاردانەوەی هەڵسوڕاوانی گۆڕانی لێکەوتەوە و تیمی گۆڕانیش لە وەزارەتی پێشمەرگە لە ڕێگەی ڕاوێژکاری وەزیری پێشمەرگەوە وەڵامی دایەوە. ڕاوێژکارەکەی وەزیری پێشمەرگە دەڵێت هێزەکانی پارتی لە شنگال بوون نەک هێزی پێشمەرگە تا بە فەرمانی مستەفای سەید قادر کشابنەوە. وەزیری پێشمەرگە بە هیچ شێوەیەک بەرپرس نەبووە لەو هێزانەی کە لەوێ بوونە، بەڵکو بەرپرسی تەنها 14 لیوای هاوبەشی سەر بە وەزارەتی پێشمەرگە بوونە کە یەک پێشمەرگە لەوێ ڕۆژێدا کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بێ لەوێدا نەبوونە، بەڵکو تەنها چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستان لەوێ بوونە. ئەمانە دیفاعیان لە سیڤیل نەکردووە، ئەمانە بە کەیفی خۆیان سەنگەرەکانی خۆیانیان بۆ داعش چۆڵ کردووە و بەرگریان لە خەڵکی سیڤیل نەکردووە. تیمی گۆڕان لە وەزارەتی پێشمەرگە ناوی 14 بەرپرسی سەربازی سەر بە پارتی بڵاو کردەوە و دەڵێت ئەمانە شنگالیان چۆڵ کردووە و ئەگەر یاسا هەبێت پێویستە هەر لەسەر چیای شنگال دادگایی بکرێن و هەر لەوێش گول لە باران کرێن. ئەو بەرپرسانەی تیمی گۆڕان لە وەزارەتی پێشمەرگە داوای دادگاییکردنیان دەکات ئەمانن: یەکەم، مەسعود بارزانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم. دووەم، شێخ عەلۆ بەرپرسی میحوەری شنگال. سێیەم، سەربەز باپیری بەرپرسی لقی حەڤەی پارتی لە قەزای شنگال. چوارەم، لیوا سەعید کێستەیی فەرماندەی لیوایەکی زێرەڤانی. پێنجەم، عەمید سمێ بوسەلی جێگری فەرماندەی هێزێکی پێشمەرگەی سەر بە هێزەکانی هەشتای پارتی. شەشەم، عەقید عەبدوڵڵا فەرماندە لە لیوای چواری زێرەڤانی. حەوتەم، قاسم شەشۆ بەرپرسی مەیدانی هێزی پێشمەرگەی سەر بە هێزەکانی هەشتای پارتی. هەشتەم، قاسم سمێڵ بەرپرسی مەیدانی هێزی پێشمەرگەی سەر بە هێزەکانی هەشتای پارتی. نۆیەم، قاسم دربۆ بەرپرسی مەیدانی هێزی پێشمەرگەی سەر بە هێزەکانی هەشتای پارتی. دەیەم، شەوکەت کانیشی بەڕێوەبەری ئاسایشی شنگال. یانزەیەم، ئازاد میرانی بەڕێوەبەری دەستگای پاراستنی پارتی لە قەزای شنگال. دوانزەیەم، لیوا هەڵگورد خدر فەرماندەی سەفین سەر بە هێزەکانی پارتی. سیانزەیەم، لیوا موسا گەردی فەرماندەی هەڵگوردی سەر بە هێزەکانی پارتی لە ناوچەی باشک. چواردەیەم، لیوا عەبدوڕەحمان کەورینی فەرماندەی سپیلک سەر بە هێزەکانی پارتی لە ناوچەی ڕەبیعە. تۆمەتبارکردنی دوولایەنەی هەندێک لە کادرانی پارتی و گۆڕان لە کاتێکدایە کە نەک سزای لە سێدارەدان لە هەرێم جێبەجێ ناکرێ، بەڵکو هیچ لیژنەیەکیش بە فەرمی لەسەر دۆسیەی بەجێهێشتنی شنگال هیچ کەس و لایەنێکی بە هۆکار دەستنیشان نەکردووە. پێدەچێت کاریگەریەکانی دۆسیەی کۆنتڕۆڵکردنی شنگال پێش 2 ساڵ بەهۆی قەبارەی ئەو کارەساتەی لی کەوتەوە ماوەیەکی درێژ بخایێنێت و وا بە ئاسانی تێپەڕ نەبێت. هێمن مەحموود، NRT.